ماوەی زیاتر لە 3 ساڵە نرخی نەوت هاوشێوەی یەک مانگی ڕابردوو بەرزبوونەوەی بەخۆیەوە نەبینیوە. لەم چەند ڕۆژەی ڕابردوو بەرزترین ئاستی فرۆشتنی تۆمار کرد کە بۆ هەر بەرمیلێک نەوت نزیک بۆ لە 70 دۆلاری ئەمریکی. بەمەش ئەو سەردەمەی تێپەڕاند کە نرخی یەک بەرمیل نەوت بە 26 دۆلار مامەڵەی پێوە دەکرا کە بە خراپترین ئاستی فرۆشتنی نەوت دادەندرێت لە مێژوودا. ئومێدێک بۆ بازاری نەوت گەڕاوەتەوە کە نرخی نەوت گۆڕانکاری بەخۆ بینەوە. ئەگەر ئەم ڕێڕەوەی لە بەرزبوونەوەی نرخی نەوت کە لە ئێستادا لە 65 دۆلارە و هەروەها قسە لەسەرەوەی ساڵی 2018 ساڵێک بە نزیک بە 70 دۆلار بێتەوە، ئەگەر بەردەوامی لەم ڕێڕەوەی نەوتە بێت لەلایەکەوە کاریگەری و دەرهاوشتێکی باشیە بێ بۆ سکتەری نەوتی هەرێمی کوردستان، بەڵام لە ئەنجامی کەمبوونەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بۆ بازاڕەکانی جیھان ئەکرێ بڵێن ناکاتەوەی کە گرفتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان چارەسەر بکە. بۆیە تەنها ڕێگا زیادکردنی ئاستی بەرهەمهێنانی نەوتی هەرێمی کوردستانە. نەوتی کوردستان تاکە سەرچاوەی داهاتە بۆ حکوومەت لەو ڕێگەیەوە موچە و خەرجیەکانی دابین دەکات. لەگەڵ نزمبوونەوەی نرخەکەی حکوومەت پەنای بۆ کەمکردنەوەی موچە و دواخستنی وادەی دابەشکردنیدا. شارەزانی بواری نەوتیش ڕایان وایە پێویستە حکوومەت داتا و زانیاریەکانی فرۆشتن و دەرهێنانی نەوت بۆ ڕایگشتی ئاشکرا بکات تا نیگەرانیەکان لەبارەی کەیسی نەوت و وزە کەم ببێتەوە. سەر ڕای بەرزبوونەوەی نرخی نەوت، بەڵام هێشتا قسەکە لەسەرەوەیە کە بۆچی کاریگەری نەکردوتە سەر ئاستی پابەندبوونی حکوومەت بە پێدانی ئەو بامبوچەی کە بە فەرمانبەرانی دەدا بە شێوەیەکی ڕێکخراو. ئەوەش بۆ ئەوە دەگەڕێتەوە لایەکەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەشێک لە چەڵگەکانی بەرهەمهێنانی نەوتی لە ڕۆژاوای کەرکووک لەدەست داوە. ئەو بەشش کە بەدەستیوێتی بە ڕۆژانەی هەناردەی نزیکەی 300,000 بەرمیل نەوت ڕۆژانەی هەیە. ئەوە ڕاستە کە نرخەکە بەرز بۆتەوە، بەڵام حکوومەتی هەرێم لە پاڵ دابینکردنی موچەی فەرمانبەران هەم شایستەداریەکانی کۆمپانیەکانی نەوت دەداتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆی ڕەخنەوە بوونی تێبینی زۆر لەسەر دەرهێنان و فرۆشتنی نەوت گرێبەستی لەگەڵ چەند کۆمپانیایەکی جیھانی ئیمزا کرد بۆ وردبینی و شەفافیەت لەو کەیسا. دوای زیاتر لە ساڵێکیش کۆمپانیای دیلۆیت ئاماری 6 مانگی یەکەمی ساڵی ڕابردووی بڵاو کردەوە و چاوەڕوان دەکرێت لە داهاتوێکی نزیک راپۆرتی 6 مانگی کۆتایی ساڵی 2017 و ساڵەکانی تر بڵاو بکاتەوە کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە نەوت ڕەوانەی بازاڕەکانی جیھان کراوە. بەپێی ئامارەکانیش ڕۆژانە 300,000 بەرمیل نەوت لە ئێستادا هەناردەی جیھان دەکرێت. قارەمان زۆهر، کوردسات نیوز، هەولێر.